مامۆستا محەممەد سەنگاوی، پەرلەمانتار و نووسەر و سەرکردەی شەهید. شەهیدی سەرکردە مامۆستا محەممەد سەنگاوی، ناوی تەواوی محەممەد شێخ ڕەزا شێخ محەممەدە، ناسراوە بە مامۆستا شێخ محەممەد سەنگاوی پیرخدری، لەنەوەی ساداتی پیرخدریە. ساڵی 1963 لە گوندی مەسۆی بەرگەچی ناوچەی سەنگاو لەدایک بووە. سەرەتا لای باوکی و مەلا شێخ محیەددینی بانی مۆردی قورئانی پیرۆز و هەندێک لە کتێبە سەرەتاییەکانی خوێندووە. پاشان خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی لە سلێمانی تەواو کردووە. ساڵی 1970 لە پەیمانگای باڵای ئیسلامی بۆ پێگەاندنی پێشمێژ و وتارخوێن المعهد الإسلامي العالي للأئمة والخطباء وەرگیرا و بڕوانامەی دیبلۆمی باڵای لە الخطابة والوعظ والعلوم الإسلامية بەدەستهێناوە. لە هەمان بواردا بڕوانامەی بەکالۆرۆسی لە کۆلێژی ئیمام الأعظەم لە بەغدا و مووسڵ بەدەستهێناوە. دواتر خوێندکاری ماستەر بووە لە زانکۆی سانت کلێمەنسی بەریتانی، بەڵام بەر لەوەی تەواوی بکات شەهید کراوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. لروج يادي شهيد بوني مامۆسای بەڕێز و سەرکردە مامۆستا محەممەد سەنگاوی، سەڵاو و ڕێز و فاتحە نێرین بۆ ڕۆحیەکانی هەموو شەهیدان بەگشتی و سەرکردەی شەهیدان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە تایبەتی. دیارە مامۆستا ئێمە وەکو عایلە هەر بە خوێنەوار هاتوینەتە خوارەوە بڵێن باوکی دایکم باوکم دایکم هەمویان خوێنەوار بوون، یعنی بە پیرای باوکی باوکی نەنکم هەمویان خوێنەوار بوون. بە تایبەتی کاتێکیش کە گەیشتۆتە ئاستی دایک و باوکم بڵێن، باوکم هەر خوێنەوار بووە، مامۆستا لای باوکم هەندێک قورئانی خوێندووە، دایکم 3 جزء قورئانی لەبەر بووە، سوورەی یاسینی لەبەر بووە. اینجا ئێمە عایلەکەمان پێکهاتووە لە 6 خێزان، یعنی 6 برا و خوشکێکمان هەبووە، هەر شەشەکەمان خوێنەواریمان هەبووە، یعنی نردومانیانەتە بەر خوێندن. بە تایبەتی مامۆستای شەهید چرکم ئەخیر مناڵمان بووە و زۆر خۆشەویست و زۆر عەزیز بوو لەلامان، یعنی هەموومان زیاد لە حەد خۆشمانەویست. لەبەرەوە دایکم حەزێک کرد زیاتر و زۆرتر ئیهتیمام بەو بە، لەبەرەوە ئەومان تەرخان کرد بە تایبەت. وەڵا بە حکمەوەی ئێمە بنەماڵێکی شێخانی ئەم کوردستانەین و یعنی من بابم باوکی باوکم هەرمەلا بووە، باپیرە گەورەی هەرمەلا بووە، تر ئاوە بە بنەچەمانە هەرمەلا و زانای ئاینیمان تیا بووە، لەنەوەی قوتبی ڕەبانی هەروە بەناوبانگە شێخ ئیسماعیلی عەواڵانی. ئیتر بۆیە هەر بنەماڵەیەکی ئاینی و موسڵمان و ملتەزیم بوونە. بەڵام وەکوی باوکم خۆی کە لەبەرەوەی ساڵی 1971 باوکی وەفاتەکە، باوکم تەمەنی 8 ساڵ 9 ساڵ بۆ باوکی وەفاتی کردووە. ئەوکو گوتم زوو پێگەی بوو، هەڵبەتە هەر بۆ خۆیان بنەماڵەیەکی ئاین پەروەر بوون لە شێخانی بانی مۆردا کە دەگەڕێنەوە سەر پیرخدری شاهۆ. ینی بنەماڵەکان بنەماڵەیەکی ئاین پەروەر و دیندار و چاکەکار بوون، بابی و دایکی و مەسەرەن خزمانی و نزیکانی. بەڵام لە نێو خزمەکانی مامۆستا محەممەد سەنگاوی پێگەیەکی دیاری هەبوو و کاریگەریشی هەبوو بۆستە زۆر لە خزمەکانی. دیارە یەکەم جار هەر لای باوکم ئەلفوبێ و هەندێ سەرەتایی قورئانی خوێند و دوایی مامۆستا ناوەندی و دواناوەندی لە شاری سلێمانی تەواو کردو و دوای ئەوە چوو بۆ باغدا و کولەی شەریعە و ئەو کۆمەڵێ مەراتیبەکانی بڕی هەتا گەیشتە ئاسیەوەی کەوە لە ئەخیر مەرحەلەدا ئەو بوو بە ئەندام پەرلەمانی عێراق. من ئەتوانم بڵێم لە هەموو ئەو ماوەی لەگەڵ مامۆستا محەممەد ڕەزا کارم کردووە بە یەک کەلیمەش دڵم لێ نێشاوە، نەگەل لەگەڵ منە مامۆستا محەممەد ڕەزا، لەگەڵ هەموو ئەو برانی کاریان لەگەڵا ئەکرد. یەکێ لە سیفەتە زۆر جوانەکانی ڕووخۆشی بوو، دایمە لێی بە زەردەخەنە بوو، قسەی خۆشی هەبوو، مۆن بوون و گرژ بوون و تەشەنوجی نەبوو لە ڕاستیە. پیاوێک بوو کە
دیار بوو لە ناوکاری ئیسلامیە، لە سەحوا دیار بوو، لە داوا دیار بوو، لە کاری سەربازیە دیارە ئەو کارەکارێکی سەربازی و داعوی و جیهادی بوو کارەکە ئێمە کاری بزوتنەوە ئیسلامی ئەو ئەیتوانی لە هەموویە ڕۆڵی خۆی ببینێ. بۆیە من بە ئینسافەوە بە پیاوێکی سەرکەوتوو، بە پیاوێکی پاک، بە پیاوێک کە گومانی چاکە نەبی هیچ گومانێکی تری لێ ناکرد. هەروها مامۆستا زۆر بە پەرۆش بوو بۆ پەیوەندی خزمایەتی، یعنی مامۆستا بەڕاستی ئەگەر لە ڕۆژێکە 3 جار بەهاتایەتە ماڵ جەنابەت وێزانی جارێ چوو. مامۆستا پەیوەندی زۆر تون و تیژ و یعنی خۆشەویستی بوو لەگەڵ هەموو سەر و عەشیرەتەکان، لەگەڵ هەموو شێخی تریقەتەکان، لەگەڵ هەموو پیاوە معقولەکان. ینی مامۆستا چەندێ پەیوەندی لەگەڵ خەڵکی ئیسلامیا بوو، ئەوە زیاتر پەیوەندی لەگەڵ خەڵکی عەلمانیا بوو. یعنی سبحان الله ئەو پیاوە ئەچوە هەر مەجلیسێکەوە، یعنی دوای هەڵسانی لەو مەجلیسەی تر ئەو جەماعەتە ئەو خەڵکە خۆشیانەویست، پەیوەندیان پێوە کرد، حەزانەکە ڕەفاقەت و عەلاقەیان لەگەڵیان هەبێ. ئەوەی کە من بە پێویستی بزانم بیڵەمەوەیە مامۆستا محەممەد هیچی لە تایبەتمەندیەکانی ئەوە بوو پیاوێکی ڕاست و ساغ بوو، یعنی پێم وایە لاری و خواری تێدانە بوو، پیاوێکی ڕاست و ساغ و پاک و چاک بوو، هەم لە دینداریدا هەم لە هەڵس و کەوت و مامەڵی لەگەڵ خەڵکدا. ئەوە یەک. دوو، پیاوێکی ڕەوش جوان بوو. هەڵبەتە هەر کەسێک ئیمانی باشی هەبوو، ئەو ئیمانە باشە دەبێتە کانگا و سەرچاوە بۆ ڕەوشتی و ئاکاری جوانیش. مامۆستا محەممەد سەنگای بەڕاستی ڕەوشتی جوان بوو، ئاکاری بەرز و پەسەندی هەبوون، سیفەتی جوانی هەبوون. مامۆستا محەممەد سەنگاوی ساڵی 1983 دەستی بەکاری ئیسلامی کردووە و ساڵی 1985 لە ڕێگەی مامۆستا عەبدوڵای جیهادەوە بە فەرمی پەیوەندی کردووە بە ڕیزەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیەوە. ساڵی 1970 بەهۆی چالاکی و کۆکردنەوەی خەڵک لە مزگەوتدا دەستگیر کراوە و ئازار و ئەشکەنجەیەکی زۆر دراوە، بەڵام بە هەوڵی خزم و کەس و کاری ئازاد کراوە. هەوکو خۆی ئاماژەی پێکا لە ساڵی 1970 دەستی پێ کردووە بە خوێندنەوەی کتێب و چیرۆک و بابەتانە و هەر ئاماژەشی پێکا کە ئەو کتێبەی کە ژیانی گۆڕی و تێڕوانینی گۆڕی و خۆی بەم دەستەواژەیە ئەڵێ لە ژیان بوون و خۆم حاڵی کردم، کتێبی معالم فی الطەریقی سەید قوتبە بەڕەحمەت بێ کاڵێ دووبارە تێڕوانینی گۆڕین بۆ ژیان. فکر بڵین لەو ساڵەوە لە هەشتاوە حەز و خولیای بۆ کاری ئیسلامی و بۆ کاری بانگەواز و بۆ کاری داوا دەستی پێ کردووە و لە ساڵی 1983 وردە وردە پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کا بەڕەسمی و لە 85 لە ڕێی مامۆستا مەلا عەبدوڵای جیهادەوە پەیوەندی بە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیەوەکە و لەو کاتەوە هەتاکو شەید بوونی لە 2006 لەگەڵ کاری ئیسلامی و داوا و بانگەواز و ئەوانەیە بەردەوام بووە. ئیتر هەر بە ئەندام ڕێخستن و دوایی بەسول مەڵبەند و بەرپرسی ڕێخستنی سلێمانی و ئیتر ئاوە لیژنەی باڵای ئەمادەکاری کۆنگرە لەکە کۆنگرە و ئیتر ئەندامی سەرکردایەتی و ئەندامی ئەنجومەنی نوێنەران پەرلەمانتار تا ئاوە پلەکانی بڕیوە. ئێمە لە یادی پیاوێکی دیار و بەرجەستە، پیاوێکی جوان، پیاوێکی خواویست و خۆنەویستداین، ئەویش مامۆستا محەممەد ڕەزا سەنگاویە ڕەحمەتی خۆی لێبێ. مەسەرەتای ناسینی مامۆستا محەممەد ڕەزا ئەگەڕمەوە بە ساڵی 1992 کە مامۆستا محەممەد ڕەزا مەسئولی هەرێمی ڕێخستنی سلێمانی بوو، بەندە جێگری بوو. ئەو ماوەی کە ئیشمان کردو بە یەکەوە کۆمەڵی خەسڵەتم تیابینیوە کە وەکو خۆی باسی یەکەم نەزیاد و نەکەم، چونکە ئەبێ وا بۆ بڵێم من پیاوێک بوو کە جەوهەر و مەزهەری یەکی گرتە بوو، پیاوێک بوو لە عولومی ئیسلامی و لە دین شارەزا بوو، کادرێکی سەرکەوتوو پێشکەوتوو بوو، پیاوێکی ڕۆخۆش بوو، پیاوێکی لێبڕاو و دانەبراو بوو، پیاوێکی خواویست و خۆنەویست بوو. سەرەتا کە من ناسیە من ئەبێ شایەت ئەوەی بووە بەم کە لە دروستکردنی ڕێخستنی سلێمانی و بەرەو پێشبردنیا لەگەڵ ئەو برایانەی ترا ڕۆڵ و کاریگەری زۆری هەبوو مامۆستا محەممەد ڕەزا، چونکە ڕێخستنەکانی ئێمە لە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیە لە ڕاستیە بۆ جۆرە نەبوو،
ڕێخستنێکمان هەبوو بەڵام لێ ڕێخستنێکی منەسەق نەبوو بە کەڵکی ئەو کاتی ئێمە ناهات کە بە هێزێکی زۆرە و بە زەخمێکی زۆرە و هاتینەوە ناوشارەکانی کوردستان. مامۆستا محەممەد ڕەزا لەگەڵ ئەو برایانی سلێمانی و هێزی سلێمانیە توانی دەورێکی زۆر ببین و دیارە بە یەکەوە ئێمە کارمان کردووە. لە 1970 دەستگیرەکرێ و لەگەڵ دەستگیرکردنەکە عەزیەتێکی زۆرە درێ ئەشکەنجا درێ هەندێک شوێنی جەستەی ئەشکێنرێ بەتایبەتی پەراس و ئەمانەی بەڵام بە حکمیەوەی بنەماڵەکەمان تۆزە عیلاقاتیان هەبووە توانیوانە بە زەختێکی عەشایری بە هەروای ناو بنێن بە زەختێکی عەشایری بەربدرێ گینا لەوانە بوو کە بایە بچێتەوە ئەمن و لە ئەمن دەستگیرکرایە بەڵام نیان هێڵا بکاتە ئەمن بەر ئەبێت. مامۆستا محەممەد ڕەزا ماوەیەکی زۆر بەردەوام بوو لەو کارەیە و پاشان لە کۆنفرانسی مەکتەب ڕێخستنا بوو بە ئەندامی مەکتەب ڕێخستن لە یەکبوون بوو بە ئەندامی سەرکردایەتی بەرپرسی مەکتەبی کۆمەڵایەتی مەکتەب ڕێخستن. دیارە ئەوترە ئینەمە الئومەة بڕیجالیها بەڕاستی هەر ئومەتی بە پیاوەکانی ئومەتە. مامۆستا محەممەد یەکێک بوو لەو ڕیجالاتانەی کە ئەگرە پەنجەی ئینساف و شایەتی بۆ بێ کە پیاوێکی لێبڕاو بە معنای کەلیمە پیاوێک کە دەورێکی ڕۆڵێکی کاریگەری زۆر جوانی هەبوو لە سلێمانی و دەوروبەریە و لە هەرێمی ڕێخستنا بەتایبەتی. پاشان کە لە مەڵبەندی سلێمانیا ماوەیەک من مەسئولیاتی مەڵبەندی سلێمانیم هەبوو مامۆستا محەممەد ڕەزاش ئەندا مەڵبەند بوو. پاشان بووە مەسئولی مەڵبەند پاشەوەی ئێمە چوینە حکوومەتی هەرێمی کوردستانەوە. وەلە نەوەتویەکە هیچێکە بێ لەوانی کە لەم دەڤەرەیە ڕۆڵێکی باشیانە بێت لە ڕاپەڕین و بەشداریەکەن لە ڕاپەڕین و ئەو ڕێخستنی ئەم لەگەڵ باوکمان هەر هەمویان بەشداریکی فعالەکەن لە ڕاپەڕینەکەی ساڵی 1990 هەر بۆ دوای 91 کە بزوتنەوە دێتە ناو شار مەڵبەندی 5 تەسیسەکەن 5 هەڵم نەکردبێ 5 یا 6 تەسیسەکەن مەڵبەندی 6 تەسیسەکەن دوایی مەڵبەندی 6 و 5 ئەدەن لە یەک مامۆستا محەممەدی نالی بەڕەحمەت بێ شۆفاتی کردووە ئەبێتە مەسئولی مەڵبەند و بزوتنەوە و باوکشم بێتە جێگری مەسئول مەڵبەندی و هەر لەو کاتەیە تشکیلاتی ڕێخستنەکانەکرێ و بەرپرسی هەرێمەکان دیاریەکرێ بێتە بەرپرسی هەرێمی سلێمانی. وێستگەیەکی دیکەی ژیانی مامۆستای شەهید خوێندنەوە و نووسین بووە. مامۆستا محەممەد سەنگاوی هەر لە تافی لاویەوە خولیای خوێندنەوە و نووسینی هەبووە و ئەرشیفی کتێبخانەکەی شاهیدی ئەوەن کە چەندە خوێنەرێکی بە سەلیقە و ورد بووە. هەر لە ساڵی 1970 دەستی بە نووسین و بڵاوکردنەوەی بەرهەمەکانی کردووە و تا ساڵی شەهیدکردنی ژمارەیەک بەرهەمی چاپکرا و چاپ نەکراوی بەجێهێشتووە. ساڵی 1970 دەستی کردووە بە خوێندنەوەی کتێب و چیرۆک و شعر و بابەتانە بەڵام ئەوەی من وەکو خۆم لە کتێبخانەکەی باوکمان بەرچاوم کەوتو و دەسم کەوتووە کە ئاخر کتێب یا با بڵێن کۆنترین کتێبێک کە ناوی خۆی و تاریخی لەسەر بێ نەک ئەوەی کە پێش ئەو تاریخە کتێبەکەمان نەبێ نا کتێبی کۆنمان هەیە بەڵام ئەوەی کە کڕیوێتی و دەستی خستووە ساڵی 1982 لە مانگی سەیە کتێبەکەی مەلا محەممەدی خاکی خۆڕی زانیاری کورد ئەو بەشە بڵاوکاتەوە بوو کتێبێک ئەوە یەکەم کتێبێتی ینی کە خۆی کڕیوەتی کە تەمەنی تقریبا 19 ساڵ بووە هەی بووە ئەشکرێ پێشەوە کتێبی بچکە ئاماژەی پێدا بەڵام وەکو ئێمە وەکو ئەشیفیان کە ماومانە ئەوەیە هەندێک کتێبی کاتی مەکتەب و خوێندن و ئەوانشی ماوە بەڵام ئیتر هەندێکی دوای ئەو زۆربەی دوای ئەو تاریخ و مێژووی کتێبی دینی و ئەو بابەتە دینیەکان یەکەم کتێبێ بوونەوە بەردەوامیش لەگەڵ یابووەوە مەکتەبەکەشمان شایەتی ئەوەدا کە زۆری حەز لێ بۆ زۆریشی خوێندوتەوە و ینی ئەو کتێبەکانیش کە ئەوەی من بەرچاوم کەوتۆ بینیومە ینی هەموو چەشنی تایە ینی هەم کتێبە شارەکانی تایە کە دیوانەکانی نالی و مەحوی و ئەوانی کە مامۆستا مەلا کەریم کوڕەکانی تحقیقیان کردو و دوای بڵاویان کردوتەوە کتێبەکانی مامۆستا مەلا کەریم خۆشی بەشێکی لە کتێبخانەکەی باوکمان هەر حوجودی هەیە لە کۆنەوە یعنی لە ساڵی 1984 و 85 تەنانەت ڕێگەی ڕەهبەر کە لەسەر
علمی حەدیثە ساڵی 1995 بڵاو بێتەوە هەر کاک سەلاحەدین سەنگاوی دایناوە هەر ئەو کتێبەیە کە پێشکەشی باوکم کردووە یعنی ئەوە لەگەڵ کتێبە دینیەکان و بە کوردیەکانی شابینی خۆش بووە وە لە عەرەبیەکانی شا کتێبەکانی ینی هەمە چەشم بووە ینی چی صحیحی بوخاری و مسلم بە تحقیق با بڵێم ئەوی بوخاری بە تحقیقی ئیبن حەجەر و ئەوەی مسلم و مەجموعەی فەتاوای کان و ئەوەی دکتۆر یوسف و ئەوەی ئیبن باز و سوبل السەلام و ئیتر ئەوەکو ئاماژەم پێدا کتێبەکەی سید قوطب معلم في الطريق و في ظلال و هەروەها منیر القوطبان کۆمەڵێک کتێبی هەیە دەربارەی پەروەردەی ناوجوان و ئەو بابەتانە ئەمانەشی هەمووی هەبووە کتێبەکانی سیرە زۆری هەبووە ئەمە وەکو بابەتە دینیەکان کە کرێ من لە ناوەکانە ئێستا هەموویم لە بیر نەبێ و لە خەیاڵان نەبێ اینجا تەفسیرە کوردیەکان زۆر گرنگی پێداوە ینی مامۆستا محەممەد سەنگاوی دەست و قەڵەمێکی باشیشی هەبوو ئێستاش لە یادمە وەختی خۆی نامیلکەیشی نووسی لەبارەی محەممەدی کوڕی مەسلەمە خوا لێ ڕازی بێ ئەویش هێنای بۆ لای من ئەمیش ئەوە دەوری زۆر سەرقاڵش بووم دەوری چارێکی 20 دقە پێشەچێکم بۆ نووسی وتی مامۆستا هەر بەوەندە نووسێت توتم بڵێ چون تەماشاش کرداخۆ بە دڵتا هەر بوو تی وەڵای ماشاڵڵا زۆرم بەدڵە جا ماشاڵڵا دۆست و قەڵەمێکی باشی هەبوو بڕیاری شوایە کۆبەرهەمەکەی هەمووی چاپ بکەن و یاخود دووبارە چاپ بکرێتەوە بڵاو بکرێتەوە ئەوانە یەکەم بەرهەمی باوکم گەڕێتەوە بە ساڵی 1970 ڕووناکبیری لاوانی مسلمان کە کۆمەڵێ بابەتی دکتۆر محسین عەبدولحەمید بووە وەریگێڕا و کردێتی کوردی و خۆی ئەو تایتڵی بۆ ناوداناوە ئەو ناونیشانی بۆ داناوە کە لە ناونیشانی نووسینێکی هەر دکتۆرەوە هێناوێتی ئەوە نییە کتێبەکە خاص دکتۆر محسین بەو ناوە کتێبەکەی هەبوو بێ پاشان تقریبا کتێب نووسین و بڵاوکردنەوەی ئەوەستێ لە 1970 کە کتێب ئەو یەکەم کتێبەی دەرەچێت ئیتر تا 93 هیچ بەرهەمێکی تری نابێت تر لە 93 بە دواوە کۆمەڵە کتێبی تر ئەنووسێکایتر بەشێکی با بڵێن وەرگێڕان بووە بەشێکشی نووسینی خۆی بووە گەشتێک بۆ نێو موسڵمانانی چین خۆی ئامادەیەکە بڵاوی کاتەوە شایەتیم بۆ مێژوو وەرگێڕانی کتێبێکە کە باسی زانایەکی موسڵمانەکە کە ئەمریکەکانی گرن و زیندانیەکەن ئەو کتێبی بڵاو کردوێتەوە پاشان کوشتنی تاغوتێک کە باسی کوشتنی ئەنوەر ساداتەکە ئەوەشی بڵاو کردوێتەوە و کردێتی بە کتێب بڵاوی کردوێتەوە سەبارەت بە بنەماڵەی عواڵان ساداتی عواڵان و بانی مرد کتێبێکی هەیە هەر سەبارەت لەو بوارەدا ئیتر لەسەر ئادابە کۆمەڵایەتیەکان سەلامکردن و ئەو بابەتانە کتێبی هەیە و دووسێ کتێبی تریشی نووسیوە کە ئەوانە چاپ نەکراون دوایی دێتە سەر باسی هاوڵان سێ کتێبی سەبارەت بە سێ هاوڵانی پێغەمبەری خوا هەیە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم ئەبوو بەسیر و محەممەدی کوڕی مەسلەم و عەبدوڵڵای کوڕی ئونەیس پاشان کتێبی فەزڵ و پلەپایی پێغەمبەر و هاوڵانی دڵسۆز و بنەماڵی بەڕێزیە نووسێ کە باسی فەزڵی پێغەمبەرە دواتر خێزان و هاوڵان و پاشانیش بەشی کۆتایی باسی ژیانی ئیمامی حەسەن و حوسێنە تقریبا لە ژیانی خۆیان ئەوەندە کتێبی نووسیوە بە ئۆکو بڵاوکردنەوە هینا بۆکو چاپ نەبوو کۆمەڵە کتێبی تری هەیە کە چاپ نەکراون تقریبا ئێستا ئێمە خۆمان حازرمان کردووە بۆ چاپ بەڵام نیازمان هەیە ئینشاءڵڵا خۆی گەورە بیکە هەر هەمووی بە کۆبەرهەمێک بڵاو بێتەوە تاکنێکی نەبازاڕەوە وڵاهی هەر ئەکرێ بڵین لە بواری نووسینە دایم حەزی کردووە ناونیشانێکی جیاوازا بنێ یعنی ساوەی وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئەبوو بەسیر کە بڵاوی کردوێتەوە نووسیوەتی فەرماندەی مەفرەزە پارتیزانەکانی پێغەمبەر زنجیرەی مجاهیدانی ئیسلام لە محەممەدی کوڕی مەسلەمەیە تایتڵی ئەو ناونیشانی بۆی داناوە پێشڕەوی دەستگا تایبەتیەکانی پێغەمبەر صەڵڵاهو عەلەیهی وسەلەم لە عەبدوڵڵای کوڕی ئونەیسە مجاهیدی فیداکار و گیان لە دەستی پێغەمبەر یعنی هەموو ئەو بابەتانەشی زیاتر ڕەبط کردوێتەوە بە پێغەمبەری خوا صەڵڵاهو عەلەیهی وسەلەم و
بە ناونیشان و تایتڵی زۆر جوانی سەرنج ڕاکێشی بۆدانەوە. مامۆستا هەم لە ڕووی تەنزیمەوە هەم لە ڕووی دەرس و وتارەوە هەم لە ڕووی مەسەلا نووسین و کتێبەوە مامۆستا جهودەکەی یعنی لە سنووری خۆی بەدەر بوو. مامۆستا ینی شەوێ خستە سەر ڕۆژێ خستە سەر شەو بڕوا بکە مامۆستا جارێک لە جاران نەمبینەوە ئەو مامۆستای ئێمە دانیشە حتا لەسەر نان خواردن ئللا یان کتێبێکی پێ بوو یا وەرەقەیەکی پێ بووە کە یان کتێبەکەی خوێندەوە یا وەرەقەکەی نووسی لەبەرەوە ئەوەنە پەرۆژ بوو بۆ گەاندنی ئەم ئاینە بۆ گەاندنی ئەو دینی خوا بۆ ئەوەیکەوە ئەو ڕێبازەی ئەو سەحوەی ئیسلامێ سەرکەوت. جگە لە کاری نووسین کاری ڕۆژنامەوانیشی کردووە. لە ڕۆژنامەکانی بزوتنەوەی ئیسلامی و ڕێگای یەکبوون گۆشەی تایبەتی هەبووە بە ناوی سەنگەر نشینان. پاش پێکهێنانی کۆمەڵی ئیسلامی و بڵاوبوونەوەی ڕۆژنامەی کۆمەڵ لە ڕۆژنامەی کۆمەڵ گۆشەیەکی تایبەتی هەبووە بە ناوی ژوانگەی سەروەران کە تاکاتی شەهیدکرانی بەردەوام بوو. سەرجەم 220 ئەڵقەی لەو گۆشەیە بڵاو کردەوە. یەکەم بابەتی نووسینی ڕۆژنامەوانی بۆ ساڵی 1970 گەڕێتەوە. ئەم شاعیرە بناسە ناونیشانەکەی بۆیە کە باسی شێخ عوسمانی عەواڵان کە یەک بەرەبابوو یەک بنەماڵین یەکەم نووسینی دەگەڕێتەوە بۆ کاتەوە باسی شێخ عوسمانەکە کە شاعیر بوو لە ڕۆژنامەی ئاسویا بڵاوی کردوێتەوە. دواتر تقریبا ناڵم لەبەروی هەشتاون و ئەوانەتە دەسەکا بە خوێندن و ئەچێتە بەغا خەریکی خوێندن دەبێت لە مەعهەدی ئیسلامی. دابڕانێک هەیە لەو فترەیە هەتا دوای ڕاپەڕین بەڵام پێش ڕاپەڕین نەگەڕێتەوە چونکە باوکم بەشداری ڕاپەڕینی کردووە کاکرێت دواتر ئاماژەی پێ بدەین. پێش ڕاپەڕین لە ڕێخستنەکانە چۆن بوو و دوای ڕاپەڕینش بەڵام ینی دوای ڕاپەڕین دەسەکاتەوە بنووسین و بابەتی لە ڕۆژنامەی بزوتنەوەیە بڵاو کردوێتەوە و لە ڕێگای یەکبوون کە دوای بزوتنەوە دەرچوو و لە ڕۆژنامەی کۆمەڵیش لە سەرەتاکانی بڵاوکردنەوەی ڕۆژنامەی کۆمەڵی بابەتی بڵاو کردەوە بەڵام لە ژمارە 25ەوە یار گۆشەیەکی تایبەت بەخۆی هەبوو کە 220 ژمارە ئەڕوا تاکو کاتی وەفاتیشی دوای وەفاتیشی ئەوە نووسی بووی و نردبووی بۆیان یانێ حزوری مابوو کە تاکو ژمارە 260 ڕۆژنامەی کۆمەڵ بە بەردەوامی گۆشەیەکی بۆ بە ناوی ژوانگەی سەرۆرانەوە کە باسمان کرد کە ناونیشانی جواندانێ ئەسەر ژوانگەی سەرۆران ئەوە یەکێکەلەوە لە ڕۆژنامەی بزوتنەوە و ڕێگای یەکبوونە سەنگەر نشینانی داناوە بە تایتڵی گۆشەکەی ناونیشانی گۆشەکەی سەنگەر نشینانە لە هەر لە بواری نووسین و ڕۆژنامەوانیە لە کۆمەڵێک گۆڤاری ئەو سەردەمە بابەتی هەیە جەماوەر سنووش پەیڕە و کاندێکیان تایبەت بوون بە ڕێخستنەکانی بزوتنەوەی ئیسلامی و لە گۆڤاری خەندە ئەمەی مناڵان کۆمەڵی بابەتی لەو گۆڤارەشە هەیە و لە گزنگ بابەتی هەیە لە گۆڤاری ڕووناک بیرا بابەتی هەیە لە ڕۆژنامەی کۆمەڵە بێجگە ئەو گۆشەی تایبەت بەخۆی کە هەی بووە لە ژمارەکانی ترایتر بەپێی هەندێک ڕووداویا هەندێشت بابەتی تایبەت بەخۆی هەبووە هەندێک جار مقابلەی کردو و دایناوە ینی سەفەری حەجی کە کرد ساڵی 2001 خۆستویەوە بۆ بابەتی ڕۆژنامەوانی لەوێ مقابلەی دوو زانای کوردەکە هەردووکی دوای ناردۆتەوە لە ڕۆژنامەی کۆمەڵا بڵاو بۆتەوە بەڕەحمەت بێ کاک عەبدوڵڵەتیفی کەمەندام هەبوو مقابلەیەکی ئەویشی کردو و دوای لە ڕۆژنامەیە بڵاوی کردوێتەوە ئەوە بێجگە ئەوەی کە بابەت باسی شەهیدان و وەفا بەرامبەر بە شەهیدان لە هەندێک لە ڕۆژنامە و گۆڤارەکانە بڵاوی کردوێتەوە لە کتێبەکانی ئاماژەی پێداوە ینی لە کوشتنی تاغوتێکە چوار لاپەڕی ئەخیری داناوە بۆ باسی کۆمەڵی شەیدی سەحوەی ئیسلامی و ڕابوونی ئیسلامی هیچێک لەوانە شەید شوانە بەڕەحمەت بێ ینی بۆ بابەتی ڕۆژنامەوانی و نووسین هەوڵێکی زۆری دا و بابەتێک بووە
ئەکرێ بڵێن لەگەڵ گەورەبوونیە لەگەڵیا بووە هەتا دوای وەفاتکردنیشی بەردەوام بووە چونکە تا ژمارە 204 لە گۆشەکەی خۆی لە حیاتی خۆیان بڵاو بۆتەوە لە ڕۆژنامەی کۆمەڵە لە 204 تا 220 نزیکی 16 گۆشە دوای ژیانی باوکم هەفتانە لە ڕۆژنامەی کۆمەڵا بڵاو بۆتەوە کە ئەمەش دەلالەتە لەسەرەوەی کە بابەتی ڕۆژنامەوانی شتێک بووە لەگەڵ ژیانی باوکمە بەردەوام بووە. مامۆستای شەهید خاوەنی هەڵوێستی گەورە و بەرز بووە لەو پێناوەدا قوربانی و زەحمەتی زۆری چەشتووە و هیچ کاتیش هەستی بە ماندووبوون نەکردووە. مامۆستا دڵسۆز و هەروەها پەرۆش بوو بۆ کاری ئیسلامی و بۆ ڕەوتی ئیسلامی لەباری سیاسیە مامۆستا زۆر خەمخۆر بوو زۆر هەڵدەر بوو زۆر یعنی جوهدێ کرد حتا حیاتی خۆی لە زۆر جارە خستە خەتەرەوە بۆی کەوا ئەو ڕێبازی کە گرتوێتە بەر سەرکەوتوو بێ. سیفەتێکی دیکەی مامۆستا محەممەد ئەوە بوو کە پیاوێکی ئازا بوو بوێر بوو. ئەو کاتێک کە من لەلایەن ئەمریکایەکان و گیرا و وتارێکی هەیە وتارێکی ئاگرین لە مزگەوتی جیهاد وتاری داوە زۆر بە دڵگەرمی و حەماسەت و ئەوانە و هەر لە هەڵس و کەوت و هەڵوێستی دیکەشیدا زۆرم لێبینی و پیاوێکی ئازا و بوێر و بە جورئەت بوو خوا پلۆپای بەرزکە. کرێ بڵین مانگی حوتی 2023 تا مانگی چواری 2005 یەکێک لەو فترە زۆر ناڕەحەتیانی ژیانی باوکم چونکە باوکم خۆشەویستیەکی زۆر تایبەتی بۆ مامۆستا عەلی باپیر هەبوو و قەتیش نەیشاردوێتەوە و ئاماژەشی پێداوە لە کاتی دەستگیرکردنیان هەر بە 2-3 ڕۆژ دوای ئەوە لە وتاری مزگەوتی جیهادا وتارێکی زۆر حەماسی زۆر ڕەوانبێژی زۆر باشەدا کە ئەکرا یعنی هێزەکانی ئەمریکا دوای ئەو وتارە دەستگیری بکەن و بەڵام هیچ کێشەیەکی نەبووە یان لەو ڕوانەوە هیچ ترسێکیشی نەبووە چکە بۆ لەبەرەوەی ئەو خۆشەویستی کە بۆ مامۆستا عەلی هەیبوو وای لێ کردووە کە ئەو وتارە لە نوێژی جومعە لە وتاری جومعە بیدا و لە خۆپیشاندانەکانی سلێمانیشە لە ڕۆژی شەممە کرا ڕۆژی جومعە باوکم لە وتاری مزگەوتی جیهادا دووبارە وتارێکی زۆر حەماسیدا سەبارەت بە مامۆستا عەلی باپیر و لەو فترە زەمەنیە بەشایەتی مامۆستا کە لە پێشەکی ژوانگەی سەرۆرانیشە ئاماژەی پێدا ینی ئەگەر بڵێم مانگانە سەرێکی داوە لە ماڵی مامۆستا عەلی و ئەو مناڵانەی کە ئەبینی فرمێسک بە چاوی هاتە خوارەوە زۆر خۆشەویستیەکی تایبەتی هەبوو نەشمان نەتوانی زۆر جار لە باسی مامۆستا بکەین چونکە یەکسەر دەستی کردە گریان و لەو کاتەدا دوو جار وەفدی ئەمریکا کە لە کەرکووک بوون داوەتی کردن بەشێکی زۆری پەیوەندی بۆەوە هەبوو کە بتوانێت سەرەداوێ سەبارەت بە مامۆستا عەلی باپیر بزانێت و لەو کاتەیە چکە کۆمەڵ دوای گرتی مامۆستا عەلی باپیر جا بەشێکی زۆر لە دامەخانی ڕێخستنەکانی گیرا وای هاو تۆزێ زەختێکی سیاسی زۆری لەسەر بوو هەموو هەفتەیەک هاتەوە بۆ مزگەوتی جیهاد بوو وتار بدە وتاری ئەو تا لێسەندنەوەی مزگەوتی جیهاد لە کۆمەڵ لەو فترە زەمەنیە لە ساڵ توانم بڵێم لە ساڵ 90 وتارەکان باوکمەیدا. خاڵێکی تر مامۆستا بەڕاستی پیاوێکی زۆر ئازا و بێر و چاونەترس بوو لە هەموو بوارەکانە بە تایبەتی لە قسەکردن لەگەڵ کەسانی غەیرەدین و غەیرە ئاینە هەر بۆ نمونە جەنابتان ئاگدارن 11/7/2003 کە جارێ مامۆستا عەلی باپیرەوان گیران و کەس نەبوو تار بخوێنێتەوە لە مزگەوتی جیهاد مامۆستا وەختە سەرپەرشتیاری مەڵبەندی کەرکووک بوو بە پەلە ناردیانە دوایە هاتەوە لێرە وتارێکی زۆر حەماسی زۆر یعنی ئاگرین زۆر بە پەرۆژ زۆر بە قیمەت زۆر بە نرخی خوێندەوە کە هەموو عالەمەکەی هەژان یعنی کەس هەتا ئەو لەحزە بەتەمای هەڵسانەوەی کۆمەڵ نەبوو مامۆستا وتارێکی وهای خوێندەوە وها یعنی وتمان ئیتر تازە جارێکی کە مامۆستا نابینینەوە یعنی بەتەمای ئەوە نەبوو جارێکی کە دوای ئەو وتارە مامۆستا ببینینەوە ئەو نە وتارەکەی مامۆستا حەماسی بوو ئەوە نە تونوتیش بوو ئەوە نە لە نێوانی بەندە و ئەویشدا خۆشەویستێکی تایبەت هەبوو ڕاستە
بە حەقیقەت ئەم نیشەم زۆر خۆش دەویست و من خێزانم یەکێک لەوانی دەیگوت کە زۆر سەری لێ دەداین بە زۆری وا ماڵ و منداڵەوە دەهات ئەو کاتی کە من گیرا بوو دەی مامۆستا محەممەد سەنگاوی بوو و دوایش کە دوای بەربوونیشم هەر دەهات هەڵبەتە ئێمە شەر لە قەدەر توانە و حاڵی خۆ منیش دیارە هەر ئاگام لێ بووە لە هاوسەری بەڕێزی نهایەت خان هەروەها لە سێ کوڕەکەی و دوو کچەکەی سێ کوڕەکەی کاک ئەحمەد و کا عەبدوڕەحمان و کا عەبدوڵڵا سێ کچەکەشی بەهەشت خان و پەیام خان یعنی منیش هەر ئاگام لێ بوون و بەدەمیانەوە بووم ئەوانە بۆیە خۆشەویستێکی تایبەتی هەیە بۆ مامۆساوە لە کاتی بەربوونیشە لە چیمەن ڤیدۆکە بڵاو بۆ تۆ کە مامۆسا بینێ چۆن باوشی پیاکە و ماچێکەوە دوای مامۆسا عەلیش کە وتارەکە تەواوەکە باوکم بە خێراتنی خەڵکە کاکە و سوپاس و دەستخۆشی لە خەڵکە کاکە بۆیە لە نەوەتویەکەوە کە مامۆسا عەلی باپیری ناسی و هەتا وەفاتی مامۆسایەکێ بووە لەو کەسایەتیانەی کە زۆری خۆشویستەوە بەردەوامیش لەگەڵیا بووە ئێمە خۆشەویستیەکەمان دووسەرە بوو ڕەنگە خۆشەویستی ویش وەکو دێتەوە یادم بۆ من ڕەنگە زیاتر ببێ لە هی من بۆوی یاخۆ ڕەنگە وا هات بێتە بەرچاو بە تایبەتی ئەو دیمەنەی کە لە پێشوازیەکەی خەڵک لیان کردین لە چیمەن هەر مامۆستا محەممەد لە یادمە تاوان خەڵک زۆر قەرەباڵغی دەکردو منیش تاوان تازە لە سجن هات بووم و تۆزێ بێهێز بووم و ئەوانە هەر خەڵکی لێ دوور دەخستمەوە خەڵکی لێ دوور دەخستمەوە وەختێکی خەڵکەکە لێ دوور خستمەوە خۆی هەڵدا پێم ملی گرتمە واچی کردمە ئەوانە مامۆستا محەممەد بەڕاستی نەک لەگەڵ من هەر لەگەڵ خەڵکی دیکەش پیاوێکی بە مەحەبەت بوو پیاوێکی دڵسۆز و سەمیمی بوو خوای پڕگار خۆشی ویست بێ و ئومێدم وایە من و مامۆستا محەممەد و لەگەڵ باقی شەهیدان و خۆشەویستانی دیکەمان و لەگەڵ زیندوەکانیش هەمومان لەوانە بین کە خوا دەفەرمێ الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين يا عبادي لا خوف عليكم اليوم ولا أنتم تحزنون ادخلوا الجنة أنتم وأزواجكم تحبرون يطاف عليهم بصحاف من ذهب وأكواب وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين وأنتم فيها خالدون لسورة زخرف ده دەفەرمێ لەو ڕۆژەدا ڕۆژی دوایی هەموو ئەوانەی پێکەوت دۆست و خۆشەویست بوون لێک دەبنە دوژمن بێزگەل لە پارێزکاران لەوێش خۆشەویستەکان هەر بەرداوامە خۆشەویستی ئێمە هەر بۆ دنیانی بەڵکو بۆ ڕۆژی دوایی شەخوا بە کەڕەمی خۆی لە بەهەشتەکانی خۆیدا بێکەوە کۆمان بکاتەوە پلۆپایی مامۆستا محەممەدی سەنگاویش بەرز و بەرزتر بکە و سەرنجامی هەموو لایشمان خێرکە ماڵ و منداڵەکەشی ساڵحتر و چاکتر و خزمەکانیشی هۆشیارتر و بێدارتر و چاکترکە برایەکانی خزمە نزیکەکانی دوورەکانی هەمویان. دوا وێستگەی ژیانی مامۆستای سەنگاوی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و کاری پەرلەمانتاری بوو لەو قۆناغەدا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو لە لیستی هاوپەیمانی کوردستان لەو پۆستەدا زۆر سەرکەوتوانە کاری خۆی بەجێگەیاند و لە ناو هاوپەیمانی کوردستاندا ڕۆڵی گەورە و بەرچاوی هەبوو کاتێکیش شەهید کرا تەواوی پەرلەمانتارانی عێراق خەمبار بوون و کارەکانیان بەرز نرخاند. یەکێ لەو هەڵوێستانەیە ئەو بوو مامۆستا لە بەغا فواد معسووم وەختە سەرۆکی پەرلەمان بوو بانگی کردووە توی مامۆستا ئێمە ئەم برادرانە شیعە و سونە ئێمە بە عەلمانی ئەزانن و قسەمان لێ وەرناگرن لەبەرەوەی تۆ بێ و تا شتێکیان بکە بەڵکو ئەم شەڕە بووەسە لە نێوان شیعە و سونە ئەو وەختە معلومی جەنابتە لەسەر ناو خەڵکە کوژرا لەسەر عومەر و عەلی و عوسمان خەڵک زۆرە کوژرا مامۆستا بە جلی کوردیەوە لە مەنسەی پەرلەمانە نیو سەعات قسەی کرد بۆ بە ئایەت و بە فەرموودە و یعنی لەو کاتە کە شیعە ئەمەنە دژ بوون بە ئاهلی سونە ئەمەنە دژ بوون مامۆستا توانی لەناو ئەو 111 پەرلەمانتارە مامۆستا توانی ئەو وتارە حەماسێ بخوێنێتەوە ئەو وتارە بخوێنێتەوە کە ببێتە هۆی کوشانەوەی ئاگری نێوان شیعە و سونە. جگال لە ئەندامانی کۆمەڵ هاوڕێ پەرلەمانتارەکانی وەفاداری زۆریان بۆ مامۆستای شەهید دەربڕیوە کە بە چاوی پڕفرمێسکەوە باسی لە هاتووی و خۆشەویستی مامۆستایان کردووە. بەڕاستی مامۆستا محەممەد هەرچی بوو ترێ من ناتوانم یعنی ئیحاتەی پێ بکەم بەڕاستی یعنی کابرایەک بوو یعنی لە هەموو ڕوویەگە و متەکامل بوو
زۆر جاریشی ینی مەش وەکو هاوپەیمانی کوردستانی من وەکو بڕیاردەری هاوپەیمانی کوردستانی جگە لە زەمالەت و برادێکە وەڵی شانازیم بەوە دەکرد کە ئەم پیاوە بەشێکە لە هاوپەیمانی کوردستانی لە کۆبوونەوەگانی هاوپەیمانی کوردستانی لە مەحزەر نووسراوە کە چەند تەرحی بەنایی هەبووە چەند قسەی باشی کردووە بۆ بەرژەوەندی ئەم میلەتە هەژارە زۆر جار باسی لە چاکسازی دەکرد زۆر جار باسی لە شەفافیت دەکرد زۆر جار هەوڵی دەدا ئێمە وەکو حزبی دەسەڵات چاومان ڕوونکە کە ئەوان مەترسی نین بۆ سەر کورد ئەو پەیامێکی سەرەکی مامۆستا محەممەد بوو ئەویست ئەوە بسەلمێنێ کە کۆمەڵی ئیسلامی کە ئیسلامیەکان مەترسی نین بۆ سەر دەسەڵاتی کوردی نانەوێ هەویەی کوردی بتوێنەوە ناو هەویەی ئومەتی ئیسلامی لەگەڵ ئەوە نەبوو دەیوت ئێمە لەگەڵ ئەوەینە کە کورد بێتە دەوڵەت بەڵام لەگەڵ ئەوەینە کە میلەتێکی موسڵمان بێگرنگ نییە دەسەڵات مهمەوەیە دەسەڵاتێکی عادل بێ بەڵام بۆ هەموو کەسێکنا ئەو شەوی من تا بەیانی گریام وەکو منداڵێک بۆ مامۆستا محەممەد چکە مامۆستا محەممەد ئەو خۆشەویستی ئەمن بۆیم هەبوو ئەو خۆشەویستی ئەویش بۆ من هەبوو هەردوو یعنی متەبادل بوون لەگە یەکتری تا بەیانی من نەمتانی بنم چەندی حوڵمدا باوڕێتان هەبی بە ناو دڵمەوە دەرم بۆ باوکی خۆم هەندە نەگریامەکە بۆ مامۆستا محەممەد سەنگاوی هەندە گریام چووکە ڕەفیقێکی هەند دڵسۆز بوو ئینسانێکی هەن بە وەفا بوو ئینسانێکی هەن ڕۆحسوک بوو. دکتۆر عەبدوڵڵا برادرانی یەکێتی هاتن بەیەکەوە دانیشتومان با بەیەکەوە بگرین ئەو ڕۆژە حتاوەکو ڕۆژ بۆتەوە بانگی داوە من و دکتۆر عەبدوڵڵا یەک لەحظە نەوەستاوین لە فرمێس ڕشتن مع العلم من یەکێکم لەو کەسانی کە ناسراوم بەوەی کە خەم زۆرە خۆم بەڵام فرمێسکم نهاتە خوارەوە یعنی مامم لە حکمی باوکم بووە ئەوەندەی بۆ مامۆستا محەممەد پێچووم و ئەوەندەی بۆ مامۆستا محەممەد فرمێسکم ڕشتووە لە ژیانمە بۆ کەسم نەڕشتووە بەڕاستی چونکە برادێک بە ماوەیەکی کەم بەڵام شوێنەوارێکی زۆر دەستکەوتێکی زۆر توحفە بوو بەڕاستی هەستمە کردەوە پیاوە نابێت لەم دنیا بێ یعنی ئەوەندە میسالیات بوو ئەوەندە میسالی بوو لە ئیش و کارەکانیە ئەوەندە ڕەوشت بەرز بوو ئەوەندە ئەخلاق بەرز بوو. پاش خزمەتێکی زۆر لە نووسین و کاروباری ناو کۆمەڵ و کاری پەرلەمانتاری و تەواوی بوارەکانی دیکەی ژیانی لە 11 ڕەمەزانی 1427 کۆچی بەرامبەر بە 5 تشرینی یەکەمی 2006 لە شاری بەغدا لە کاتێکدا سەردانی دیوانی وەقفی سونی دەکات تاکو ژمارەیەک نسخەی قورئانی پیرۆز بهێنێتەوە بۆ کوردستان. پاش سەردان و دەرچوونی لە وەقفی سونی چەند چەکدارێکی دەستڕەشی دڵتاریک بۆسەی بۆ دەنێنەوە و خۆی و شۆفێرەکەی بە ناوی کاک سەلاح ئیسماعیل دەستگیر دەکەن و پاش ئەشکەنجەدانێکی زۆر شەهیدیان دەکەن. شەهیدکرانی مامۆستا سەنگاوی و شۆفێرەکەی کاردانەوەی زۆری لێکەوتەوە و کوردستانی بەجارێک ماتەمبار کرد. ڕۆژی 6 تشرینی یەکەمی 2006 لە مەراسیمێکی گەورە و پرشکۆدا لە گۆڕستانی شێخ ئەحمەدی بۆنخۆش لە سلێمانی بە خاک سپێردرا. مامۆستا دڵنیا بن و ئیتر کێشەی گەلەکەت لە ئەستۆی تۆ نییە. مامۆستا بێخەم بن و ئیتر ناچیتە بەغدا و بۆ ئەو هەموو گەنجە سەربڕاوانە ناگری. مامۆستا بێخەم بن و ئیتر خەمی کۆمەڵەکەت جێهێشت. بێخەم بن و ئیتر هیچ سەری مانگێ کرێخان و نادەی ئیتر هیچ سەری ساڵێ بۆ خانوێکی کرێن ناگەڕێی. بێخەم بن و کوردستان هەموو ماڵی تۆیە. بێخەم بن و لە دڵمانە جێگەیەکت بۆ دانەین. بێخەم بن و ئەوە ئێمەین بە دواتەوە ئێمەی هاوڕێکانت ئێمە و گەلە هاوبیرەکەت ئێمەین کە هەر یەک وەرزمان هەیە وەرزێک هەمیشە سەرد.